لیژنەی تەندروستی و ژینگە و لیژنەی کشتتوکال لە ئەنجومەنی پارێزگای هەولێر سەردانی بەڕێوەبەراتی گۆشتگەی هاوچەرخی هەولێریان کرد بە مەبەستی ئاگاداربوون لە شێوازی کارکردن و هێنانی ئاژەڵ و مامەلەکردن پێی و تا سەربڕینیشی لەم کوشتارگەیەدا. سەرۆکی لیژنەی تەندروستی و ژینگە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بە پەیامی ڕاگەیاند لە ئێستادا لە جەژنی قوربان نزیک دەبینەوە و قوربانیەکی زیاتر دەکرێت بەراورد بە کاتەکانی تر، بۆیە بە پێویستمان زانی لە نزیکەوە شێوازی کارکردنی ئەم کوشتارگەیە ببینین و لێی ئاگادار بین. وەکو لیژنەکانی کشتتوکاڵ و سەرچاوەکانی وەروە لیژنەی تەندروستی و ژینگە سەردانی مەیدانی بەڕێوەبەراتی گۆشتگەی هەولێرمان کرد بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری کارەکانیان بین، هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی لەڕوەکانی ترەوە چۆن کار دەکەن لەو کوشتارگەیە، بە تایبەتی کە ئێستا ئێمە لە جەژنی قوربان نزیک دەبینەوە و لە جەژنی قوربانان عادەتەن قوربانی زۆر دەکرێت و بۆ ئەوەی ببینی شوکارەکانیان چۆنە ئیشکاری ئەم فەرمانگەی. لای خۆشیەوە بەڕێوەری گۆشتگەی هاوچەرخی هەولێر بە پەیامیوت ڕۆژانە ژمارەیەکی زۆر لەسەر ئاژەڵ لەم کوشتارگەیەدا سەردەبڕێن و دواتریش چەند پشکنینێکیان بۆ ئەنجام دەدرێت و دوای دەرچوونیان لە پشکنینەکان بە ئۆتۆمبیلی بەڕات بەسەر پارێزگای هەولێر و دەوروبەریدا بەش دەکرێن. بە دوو قۆناغی پشکنیندا دەڕاتن، قۆناغی پشکنینی پێش سەربڕین بۆ ئاژەڵەکە دەکرێت ئەوەی کە بە کەلکی تەکاسوور تا زاوزێ ماوە یان نەخۆشە ئەو ئاژەڵانە ڕەت دەکرێنەوە بە مەبەستی چارەسەرکردن یان بە مەبەستی زیادبوونی سەروەی حەیوانی سامانی ئاژەڵ. بەشەکەی تریکە گونجاوە بۆ سەربڕون ڕێ پێ دەدرێ سەر بەبڕدرێتن، دوای ئەوەی بە قۆناغەکانی سەربریندا ڕەت بوو لە هۆڵی پشکنینی بۆ دەکرێت دووبارە بۆ گۆشتەکە. ئەگەر گۆشتەکە گونجاو بێت لە بەڕاتەکان لە ژوورە سارکەرەوەکان خەزن دەکرێت تا کاتی دیاریکرا و دواتر بارکردنیان. ئەو بەشەشی کە ڕەفز دەکرێتەوە لە پشکنینی پزیشکی ئەو بەشانە دەسووتێنرێت لە مەحرەقەوە تا سووتێنەر بۆ ئەوەی ڕێگە بگرین لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیانی کە بەهۆی ئاژەڵەوە سەر هەڵدەدەن. ئەو ئاژەڵانش کە لێرە سەردەبڕێن بەشێکی ئاژەڵی هاوردەکراوی دەرەیە لە بەرازیل یان لە ڕۆمانیا یان لە جۆرجیا یان ئاژەڵی محەلی خۆمانە واتە کوردی ئاژەڵی کوردیا. ئێمە لێرە هەموو ئاژەڵێک سەر دەبڕین. لە پارێزگای هەولێر بەتەنایی کوشتارگەی ئاژەڵان مۆڵەتی ڕسمی کارکردنی هەیە و ڕۆژانش نزیکەی 110 سەر ئاژەڵی گەورە و 900 سەر ئاژەڵی بچووک سەر دەبڕێن و دواتریش بە چەند فیلتەرێکی پشکنیندا تێپەڕ دەکرێن و دوای دەرچوونیان بەسەر سەرجەم دوکان و چێشتخانە و گۆشت فرۆشەکانی شاری هەولێر و دەوروبەریدا دابەش دەکرێن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.